ئەرکی چیمان جێبەجێ نەکردو ئەنی مامۆستا 73 ڕۆژ موچەی وەرنەگرتووە فەرمانبەر موچەی وەرنەگرتووە 73 ڕۆژ بەبێ موچە داوامی کردووە ئەرکی چی جێبەجێ نەکردووە ینی بەداخەوە بەڕاستی زۆر بەداخەوە هیوادارم هەر لە سەرۆکایەتی زانکۆوە هەر لە وەزیری خوێنی باڵاوە هەموو مووقفێکی جدی وەرگرن ئەم گاڵتەجاریە بەسە بەڕاستی تر خەڵک بێتاقەت بوو ئیتر خەڵک ئیتر ینی تاو گەشتەتینی ئەنی دکتۆرە بینی لێرە بەڕاستی ئەبە خەریکی ئیشرافی ماستەر و دکتۆرا بووە بە تەمەنێکی زۆر زۆرەیە لێرە ئەوەستێ چاوەڕی موچاکە ئەمە عیبە شوورهیە بەڕاستی تەواو ئیتر ئەنی خەڵک هیچ بڕۆی بە هیچ شتێک نەماوە تەواو بەسە زانکۆکان دەڵێن لە ڕووی توێژینەوە ئاسی ڕۆشن با بڵین ئاسی خوێندنەکەەوە بەرەو پێشیان نەبردو بەس بەم حاڵەتەوە ئەکری ئاسی خوێن بەرەو پێشەوە بچێت چێ هۆکارە چێ سەبەبی ئەوەیە کە زانکۆکە پێش نەکەوتەوە نازانم توێژینەوە پێش نەکەوتەوە چێ سەبەبی ئەمێ فعلا خۆیانن بەڕاستی تۆ ئەو هیچ مافێکە بۆ دابین ناکە تۆ ئەرکت هەیە مافت هەیە باشە من ئەرکەکانم جێبەجێکم خۆ بێ بلەم بەر ئەرکەکانمە مافەکانی شمەک و خۆی وەربگرن تۆ هیچ ئەوەی لەگەڵ ڕێزم هیچ حسابێکی ئینسانە بۆ ناکە سیرە بەڕاستی زۆر سیری ئینسان تووشی شۆکە بێ فەرمانبەری حکوومەتیشن یعنی با حکوومەت بە چاوی بۆ کۆڵێ باوکانەوە سەیری فەرمانبەرەکان بێگومان وڵات داوا ناڕوا بەڕێوە